بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کاریگەری لە سەرهەرێمی کوردستان و عێراق دروست دەکات. لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش ستراتیژێکی یاوبەشیان نییە بۆ قۆناغی دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کاریگەری لە سەردۆخی عێراق و هەرێمی کوردستان دروست دەکات و لایەنەکانیش خۆیان بۆ گۆڕانکاریەکانی دوای داعش ئامادە نەکردووە. هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە ساڵێکە لە دۆخێکی جەقبەستوودایە و دامەزراوە شەڕیەکانیشی پەکخراون. تا ئێستاش هیچ ئیرادەیەکی جددی بۆ چارەسەرکردنی کێشەکان نابینرێن. کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان هەمیشە مەترسیان لەسەر ئایندەی هەرێم دروست کردووە. لە ئێستاشدا ئەگەر لایەنەکان هەوڵی جددی نەدەن بۆ چارەسەرکردنی کێشەکان، دۆخی هەرێم دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ مەترسیداتر دەبێت. لایەنە کوردیەکان ستراتیژیەکی هاوبەشیان بۆ جەنگی مووسڵ و ئایندەی هەرێمی کوردستان دوای ئەو جەنگە نییە. مەترسیەکی دیکەی کورد دوای جەنگی داعش کە ڕوبەڕووی دەبێتەوە بریتیە لە پرسی سنوور و مانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە نێوان هەرێم و بەغدا. ئێستا عێراق بە هۆی جەنگی داعش هەماهەنگی سەربازی لەگەڵ هەرێمی کوردستان دەکات، بەڵام دوای تەواوبوونی جەنگەکە پرسی ئیدارەدانی مەلەفی سەربازی و کارگێڕی ناوچە کێشە لەسەرەکان سەر هەڵدەداتەوە و ئەگەری ناکۆکی توندی لێ دەکەوێتەوە. با بڕوای چاودێرانیش دەبێت لایەنە سیاسەکانی هەرێم شەڕی مووسڵ و ئەو مەترسیانەی ڕوبەڕووی کورد دەبێتەوە دوای داعش هانیان بدات بۆ وازێنان لە بەرژەوەندیە حیزبەکان و ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و گێڕانەوەی شەرعیات بۆ پەرلەمان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕای بەڕێزتان سەبارەت بە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و بەشداریە هێزی پێشمەرگەی کوردستان چییە؟ پێشێکی سڵاو بۆ ئێوە و هەموو بینەنەرتان. خۆی شەڕی مووسڵ دەبوو کورد هەر بەشداری تیا بکات، چونکە بوونی داعش لە مووسڵ لەوەتەی هاتوون لە مووسڵ هەمیشە مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەبووە. دائیمە هاتوون لە مووسڵەوە وەکو جێگای سەرەکییان لە هێرشیان کردووە سەر هەموو یعنی ئەوانەی کە لە بەرەل لە کوردستان پێشمەرگەکان و دائیمە خەسارەتیشە بووە. لەبەرەوە لابردنیان لە مووسڵ شتێکە کە زۆر گرنگە بۆ کورد، جگە لەوەی کە هاوکاری ئەەکەن لەگەڵ حکوومەتی عێراق، بەڵام هەر خۆی بۆ کورد شتێکی باشە. لەبەر خاتری عێراق و هێزی عێراقیەوە داخڵ نابین لەبەر خاتی ئەمریکاوانە، بەڵام بۆ کورد باشە. نەک بچیە ناو شاری مووسڵ پێویستمان پێ نییە، بەڵام لەو شەڕا بەشدار بین و ئەو شەڕە سەرکەوێ و ئەوان لە مووسڵ نەمێنن شتێکی زۆر باشە بۆ کوردستان. لەبەرەوە داخڵ بوون و چوونە ناوی لە بناغا لەسەر وەساسە کراوە، بەڵام بێگومان هاوکاریشی تایە لەگەڵ ئەمریکا، لەگەڵ لایەنی حکوومەتی عێراق، لەگەڵ لایەنەکانی هاوپەیمانی. بەڵێ زۆر باش. بە بۆ چوونی تۆ تاکوێ هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری بکات لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان داوە نابێت مەسەلەن لەکوێ پێویستە کۆتایی بەکارەکانی بێنێت؟ پێشمەرگە بەنسبەت ئەو ناوچانەی کە گرنگە بۆی و تایە بەشدار بێ دوو ناوچەیە. قسمێکی ناوچەکانی هەرێمی کوردستان خۆیانن کە وەختی خۆی گیراوە لایەن داعشەوە بازێکی چنەوە سەری لە داعش ڕزگارە بێ
کوردستانیەوە کەس کێشەی لەسەری نییە کە بڵێ ئەمە کوردی نییە لایەنێکترە. دووهەم ئەو ناوچانەیە کە پیانەڵێ ناوچەی کێشە لەسەر یان نەچای دابڕێنراو کە لە پارێزگای نێنەوە زۆرن و مادەی 140 ئەیانگرێتەوە. پێویستە 140 نەوجاتانە لەو ناوچانە جێبەجێ بکرێ بۆی خەڵق بە پێی ڕفراندەم بریار بدەن ئایا یانەوێت ساحرێمی کوردستان بن یا لە ساحرێم نەبن و ئەو ناوچانەش کوردستانین بەڵام لە دەرەوەی هەرێمن. لەو دوو ناوچانە کورد هەبێ باشە و پێویستیشە، بەڵام ناوچەی تر وەکو شاری مووسڵێ بازە شوێن کە عەرەبیە پەیوەندی نییە و کورد بچێتە ناوی کێشەی بۆ پێیابێ و پێویست ناکە قوربانی بدا و بچێتە ئەو ناوچانە. بەڵێ زۆر باشە کاکتۆر. ئەی سەبارەت بەوەی کە ینی پێ وایە کورد سەبارەت بە تاکو ئێستا کە ڕێکەوتن نەکراوە لەسەر قۆناغی دوای مەسەلەی ئۆپەراسیۆنی مووسڵ بەنسبەت کوردەوە هیچ مەترسیەکەیە لە دوای ئەم قۆناغە لە ناوچە کوردستانیەکانی پارێزگەینینەوە؟ من بەڕاستی لەم کاتە پێش هەموو شتێ دەستخۆشی لە پێشمەگە قارەمانەکانەکەم و هەموو ئەوانەی کە لەم شەڕا بەشدارن و سڵاو و ڕێزە نێرم بۆ گیانی پاکی شەهیدان و بۆ خێزانە سەربەرزەکانیان و مێدەوارم کەوا ئەوانەی برینار و زوو چاک ببنەوە. ئەوە گرنگە و سەربەرزیەشی گەورەیە بۆ کورد کە ئەوانە خوێنی خۆیانە بەخشن بۆ میلەتەکەیان. لەم وەختە ئەبێ زۆر تەرکیز لەسە ئەو ناحیە بکەین و هەمومان پشتیوان بین تا سەرکەون لەو شەڕا. بەڵام ناحیەی تریشەیە ناحیەی سیاسیە. ئەویش ئەوەیە کەوا پاش شەڕەکە پاش نەمانی داعش کۆمەڵی کێشە ممکنە بێتە پێش. ئەو کێشانە ئەوەیە کێشە هەڵپەسێراوەکانی بینی ئێمە و هەرێم ئێمە و بەغا چۆن چارەسەرەکرێ بە تایبەتی پارێزگای نێنەوە زۆر ناوچەی هەیە کە پێویستە لە ئایندا بەشێ من لە هەرێمی کوردستان وەکو ناوچەی سنجار، ناوچەی شێخان، ناوچەی تر ڕاستە شێخانیسە کوردی لێ بەڵام سنجاریش لێتی بەڵام ئەوانە هێشتا بەڕەسمی لە محافەزەی نێنەوان. ناوچەی تر هەیە لەو ناوانە و ناوچەی تریشەیە کە کەمایەتی لێ ینی پێکاتەی تری لێیە. ناوچەکان نییە هەندێکی پێاتەی نەتەوەییە و ئەوانش شەبەکە کوردن یەزیدیە کوردن مەسیحیە کە ئێمە لامان گرنگەکەوا پارێزیانی کێشە هەیە. لەبەرەوە من پێم باش بوو یعنی باشتر بوو وابزانام هەموو سەرکردایەتی کوردیش ڕێیان وابوو کە ڕێکەوتنێکی سیاسی هەبێ، سیاسی و ئیداری بۆ چۆنیەتی ئیدارەکردنی ئەو پارێزگایە و بۆ ئەو کێشانە چۆن چارەسەرەکرێن. بەڵام وەکو گوێتان لێبوو لایەن بارزانیەوە کە لەو کۆنگرە ڕۆژنامەوانیا وتی لایەنەکانی تر پەلەیانە لەبەرەوە نەتوانراوە ئەو ڕێکەوتنەوەکو پێویستە بکرێ کورد ویستوەتی بکرێ. من بەڕاستی لە نەکردنی ئەو ڕێکەوتنانە نیگەرانیم هەیە و مێدەوارم کەوا ئەو کۆمیتەی باڵایی کە دروست بووە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی فدرال بۆ چارەسەرکردنی کێشەکان بتوانێت کاری خۆی بکە و ئەمریکیەکانیش ڕۆڵی تیا ببینن بۆی کێشە دروست نەبێ و بتوانین ئەمە بێتە هەنگاوێ بۆ چارەسەرکردنی کێشەکان نەک بۆ دروستکردنی کێشەی تر. ئەو ناحیە ناحیەکی گرنگە بێحسای بۆ بکرێ مێدەوارین لە ئایندا کێشەمان زۆر بۆ دروست نەکە. بەڵێ کاکتۆر نیگەرانەکەی بەڕێز لەسەر چییە بۆ نمونە زەرور بوو لە سەر چ شتێک ڕێکەوتن کرابایە مەسەرەن لە ڕووی سیاسی لە ڕووی مەسلەی ئەوەی کە نەخشەی مووسڵ چۆن دەمێنێتەوە دوای داعش و مەسلەی ئیدارەدانی سەربازی بۆ ئەو ناوچانە؟ بەڵێ من چونکە ئێستا مەسەن تۆ جۆل لە هێزە عێراقیەکانە بێ هەندێکیان دەڵێن پارێزگای نێنەوە بە هیچ شێوەیە قابلی دابەشکردن نییە. مەبەستیش دابەش نییە مەبەستم چه هەرێمێ لەوێ دروستەکەی هەرێمێکی ئەوان هەر هەرێم دروستکردن بە دابەش حسابەکەن. بەعزێ لەوانەی کە زۆر شۆڤێنین یا زۆر توندڕەون لە ڕووی مەزهەبی ئۆمانەوە ڕێیان وایە لەو بارەیەوە بەعزێ جار باسی چیەکەن
وەکو خۆی ئەبێ بمێنێتەوە تەبعاً پاش لابردنی داعش بڕواناکەم ئەو پارێزگایەوە خۆی بمێنێتەوە بێگومان گۆڕانکاریە بەسەرایە ئەمە لەلایە لایەکی ترەوە بەڕاستی من زۆر بڕوان بە ئەمریکیەکان نییە بەڕاستی چونکە ئێمە تەجروبەی هەمانە لەگەڵ ئەمریکی کۆن زۆر تەجروبەی نەری نییە زۆر تەجروبەی تەواو نییە وەختی خۆی پێشمەرگە چوون لە ناوچەی دیالە منطقەی زۆریان ڕزگار کرد لەوێمانەوە ڕزگاریان کرد لە قاعیدە ڕزگاریان کرد لە تێرۆریست لە پاشا لە 2008 پاش 2008 ئەمریکی هاتەوتیان بچنە دواوە وەجێشی عێراقی زەمانی ئەماکەەوە هیچی نەکرد و خەڵقی زۆر شەید بوو خەڵی زۆر دەربەدەر بوو یعنی ئەوەش هۆکاری ئەمریکیەکان بوون کە زەختیان لە کورد کرد بۆ بێتە دواوە ئینسان لەو جۆرە شتانە ئەترسێت تەجروبەکانمان لەگەڵیان تەجروبەیەکی زۆر پۆزیتیڤ نییە و لەگەڵ حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراقسە لاوازە ممکنە پاش ڕزگارکردنی مووسڵ پاش ڕزگارکردنی هەموو ناوچەکان لە داعش ممکنە خۆیان بەبێ هێستر بزان و وەزعی تازە بۆیان دروست بێ ئەوی کە ئێستا لەگەڵە دەیکەن ئەو وەختە بەو شێوەیە نەیکەن لەبەرەوە نیگەرانی هەیە بتەوێت نەتەوێ و من دڵنیام سەرکردایەتی کوردی ژەو نیگەرانیانیان هەیە ئەگەر چی باسی بکەنیانەیکەن لەبەرەوە من ئومێدەوارم کەوا پاش ڕزگاربوونی ئەو ناوچانە لە داعش مهم ئێستا ئەوەیە لە داعش ڕزگارمان بێ پاشەوە ئەو ڕێکەوتنەی بینی حکوومەتی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێم کراوەکە بە یەکەوە هەموو کێشەکان سەر بکەن و ئەمریکیش ئاگدارە وا جێبەجێ بکرێ کە کێشەی تازەمان بۆ دروست نەبێ و کێشاڵ پەسێراوەکانی کە ساڵەهای ساڵە هەیە چارەسەر بکرێن لەو ناوچانە. بەڵێ کاکتۆر بۆچی بەڕێزت پێوە بڕوا زۆر بە ئەمریکەکان نییە ینی یاخۆ زۆر جار باز دەوکە بۆچی لە هەموو کاتێکدا زیاتر فشار دەخرێت سەر لایەنی کوردی بۆ نمەترسیە دووبارەش فشار بخێتە سەر مەسلەی ئەوەی کە هێزی پێشمەرگە لە ناوچەکانی پارێزگەینینەوە و ناوچە کوردیەکان بۆ کشانەوەیان ینی دروست بکرێت بۆچی زیاتر فشار دەخرێتە سەر کورد بۆ فشار ناخرێتە بۆ سەر لایەنە عێراقیەکانی دیکە. من تەجروبەی شخصی خۆم من زۆر ڕاقیکردنەوەم لەگە ئەمریکا هەیە یەکەم جار چوون بۆ واشنگتۆن وەکو نوێنەری خوا لێ خۆشببوو بارزانی و شۆڕشی ئەیلول من لە 65 جار چووم بۆ واشنگتۆن و لەو وەختەوە چەندین جار چوین و هاتوین و بە هەموو شێوەیەک و تەجروبەمان هەبوو لەگەڵیان بەڵام تەجروبەکان وا بۆ دائیمە ئەوان زیاتر بەلای حکوومەتی ناوەندیە داعشکردن نەکرد مەسەلەکە ئەوەیە بەلای تەهرانە داعشکردن نەک کوردی ئێران بەلای حکوومەتی ئەنقەرەوە هەیچ لەگەڵ ئەنقەرەن بە تەواوی دەڵێن کورد تێرۆریستەوە ژەڵێن تێرۆریستە لەگەڵ ئێمەش زیاتر بەلای بەغا داعشکردن وە کە زەخت و فشاریژەکەن لەسەر کورد زیاترەکەن نەک لەسەر بەغا بۆی بێتە پێش ئەو تەجروبانەمان لە 2003 هەیە 2003 ئیلحاحیانە کرد کەەوە ئەبێت جێشی تورکی بێتە ئەمدی و بۆ کوردستانی عێراق و ئەمریکی لەگەڵ بێ لەگەڵ نەبێت لە پاشا بە پەرلەمانی تورکیا ئێمە ڕزگار کرد بریاریاوتی نابێ بچن و ئەو ئیتیباقە لەگە ئەمریکا ناکرێت تەجروبە هەیە لەو بارەوە لەبەرەوە من ڕێیم وایە جێی ئەوە نین بڕوایکی تەواوت هەبێ کە ئەو شتانە جێبەجێکرێ و لەبەرەوە ئینسان دایمە هەوڵەدا زەماناتێ هەبێ شتێکی وا هەبێ بەڵام بە هەر حاڵ ئێستا کورد زیاتر حسابی هەیە زیاتر دەوری هەیە زیاتر ئەهمیەتی هەیە و ئومێدەوارم تەدریجی بتوانێت ئەو کێشانەی کۆن ڕوویداوە کەمتر ڕووداتەوە زەرەر کەمتر بکات کێشەی بۆ دروست نەکرێت و ئەوەش بەڕاستی احتیما دەکاتە سەر پەیوەندی بینی هەرێم و حکوومەتی فیدرال لەلایە و پەیوەندی هەرێم لەگەڵ هاوپەیمانان کە ئەمریکا سەرپەرشتیانەکە طبعاً ئەوەش گرنگە بە قەناعەتی من. بەڵێ کاکتۆر بە بۆ چوونی بەڕێزێت هیچ زەمانەتێک بۆ مەسلەی پێگەی کورد لە دوای مەسلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە مووسڵ هەیە هیچ زەمانەتێک یاخو زەمانەتەکە چییە؟ لە پاش ڕزگارکردنی مووسڵ لە داعش طبعاً بێگومان ئەو کاتە کورد ڕۆڵێکی سەرەکی هەیە لەو ڕزگارکردنە لەو شەڕانەی
کە لەم ڕۆژانەشە ئەبێ کورد ڕۆڵی خۆی هەیە یعنی ئەوە ڕۆژ کە دەستی پێکرد کورد بە 2 سەعات 3 سەعات هەموو ئامانجەکانی خۆی پێکا لایەنەکانی کە هێشتا لە شەران لەو ڕوانەوە یعنی کورد دەوری هەیە تەمەنەوە تاسیری هەیە بەڕاستی تا حدێ بەڵام وەکو من وتم پێمان باش بوو ڕێکەوتنەی سیاسی هەبێ بنووسرێ ئیمزا بکێ لایەن هەموو لایەنەکان بۆ ئەوەی زیاتر زەمان هەبێ لەو ڕۆوە ئەگەرچی وەکو خۆتان نەزان لە سیاسەتە زەمان و گەرەنتیکردن زیاتر پەیوەندی بە هێزەوە هەیە چەند هەیت چەند تۆ پێگەت هەیە هێزت چەندە تاسیری هەیە و ئەگەر کوردی یەکگرتوو بێ کە بەداخەوە ئێمە یەکگرتوو نین ئەگەر یەکگرتوو بێ زۆر ڕۆڵی بەهێزترە بێ حسابی زیاتر بۆ ئەکرێ کێشەی کەمتر بۆ دروزە بێ فرۆفێڵی زیاتر کەمتر لەگەڵەکێ لەبەرەوە ئەمە پەیامێکە بۆ حیزبە کوردستانیەکان کە ئیتر بەسە ڕێ بکەون دابنیشن یەکگرتوو بن دیفاع لە وڵاتی خۆتان بکەن لە بەغا و لەگەڵ ئەمریکا و لە هەموو لایە ئەمە باشترین پەیامەوە حەقا هەمویان زیاتر لە جارە حساب بۆ ئەم پەیامە بکەن بەڵێ ینی بە چ جۆرێک کاک دکتۆر مەسەلەی کێشە ناوخۆیەکان یارێم مەترسیە بۆ دوای ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ ینی لە چڕۆیەکەوە زیانی بۆ هەرێمی کوردستان هەیە ئەگەر یەکگرتووبی بەهێزەبی حسابە زیاتر بۆکەن کەمتر ئەتوانن ئێمالەکەن یا پەراوێزە بخەن معلوم ئەشتوانی وەکو میلەتێ تۆ قساکەی وەختە نەک حیزبێ یا دوو حیزب یا سێ حیزب هەم بەیەکەوە خەڵقیش وەکو میلەتی حساب بۆکە بەڵام کە ببینێ ئەم حیزبە ئیشێکە و حیزبە ئیشێ خەڵقەکەش بالمقابل بەقەت حیزبێ حساب بۆکە لەبەرەوە من ئومێدەوارم یەکگرتنێکی وا هەبێ لە بینمان دەبوو تا ئێستا هەبووە ئەو یەکگرتنە دوا کەوتووە یەکگرتنێکی وا هەبێ یەکدەنگ بین یەکگرتوو بین یەکڕیز بین بۆ ئەوەی بتوانین بە یەکڕیزی لەگەڵ ئەمریکا لەگەڵ حکوومەی فدرال لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ هەموو لایەنەکان قسە بکەین حسابێکە بۆکرێت وە کورد ئەوەتان لەبیر نەچێت بە هێزترین گەورەترین فاکتۆرە لەم ناوچەیە بێژگە لە کوردی باشوور نەتەوەی کوردیشێ نەتەوەی کورد لەم ناوچەیە 40-50 ملیۆنە و یەکێکە لەو نەتەوانەی کە لە هەموو کەسێ زیاتر بەرەنگاری داعش بۆتەوە لەبەرەوە ئەگەر یەکگرتوو بێ و بەرنامەیەکی هەبێ وەکو میلەتێ ڕەفتار بکە من دڵنیام حسابێکی زۆر زیاتری بۆکرێ بەڵێ بەڵام ئەو کاریسیە کاک دکتۆر کە تا کوێستا مەسلەی سەرڕای و مەترسیانەی کە ئێستا هەن لە بەهۆی ئەو ناتەباییە و دوای ئەوەی کە کۆنتترۆلکردنی مەترسی زیاتر لەسەر کورد دروست دەبێ و کاریەوە چیە کە ئەو حیزبانە بۆ دانانیشن و ڕێک ناکەون لەسەر چارەسەرکردنی کێشەکان بەڵاجیا لە خۆیان پرساوە بۆ لە منە پرسی ئەوە حیزبایەتی تەسکە حیزبایەتی تەسگەکرێ حیزبایەتی پیرۆزە لە هەموو کۆمەلگایەک طبعا ئەحزاب هەیە هیچ کۆمەلگایە نییە حیزبیتیانە بێ بەڵام کە وای لێ هات بەرژەوەندی حیزب پێش بەرژەوەندی میلەتەکە بوو ئەوە پێڵێن حیزبایەتی تەسک حیزبایەتیەکە زەرەری ئەبێ لەبەرەوە ئەوی منەی بینم ئێستا ئەو حیزبایەتی تەسکە هەیە هەر حیزبە حسابی خۆیەکە ممکنە تا ڕادێ حسابی خۆی لەلایەنی کە زیاتر بێن نەرم نین لەگەڵ یەک نایەنە خوارێت دانابەزن لە هەڵویستەکانی خۆیان لەبەرەوە ئەو وەزعە دروست بووە لەگەڵەوەی ئەو هەموو کێشەیە هەیە گەورەترین کێشە ئێستا ئێمە ئەم شەڕەی داعشە گەورەترین کێشە مەسەلەی موچە و بوجە و پارەی خەڵقە خەڵق نیوەی لەسەر جادەیە داوای موچەی خۆیەکە ئەنی قابلە ئەم هەموو کێشانە وا لەم حیزبانە سەرکردایەتیان نەکە نزیک بنەوە و هەندێ بەرژەوەندی خۆیان کەمکەنەوە و نەرم بن لەگەڵ یەک و بگەنە هەندێ ئەنجام یعنی هەموو دنیا لای سەیرە ئەم ناکۆچیە بۆ هەروە بەردەوامە لەگەڵ ئەو هەموو ناخۆشی و کێشە و فشارانەکان بەڵێ زۆر باشکەواتە ئەگەر ڕێکەوتنێک نەبێت لە نێوان هێزە سیاسەکان پێ وایە پێگەی هەرێمی کوردستان لە داهاتوودا بەرامبەر بە عێراق و بەرامبەر باوەپەیمانانی زۆر لاوازتر دەبێت دوای جەنگی داعش بەڵێ لاوازە بێ ئێستاش لاوازە بێ و دوای جەنگی داعشیش لاوازتر ممکنە ببێ یا نازانم یعنی لاوازە بێ بە هەر حاڵ چونکە بەڕاستی ئەو کاتە
ممکنە قورساییت کەمتر بێ کە یەکگرتوو نەبی کە قورساییت کەمتر بێ لایەنی بەرامبەریشە ممکنە بەقەت قورسایی خۆی حساب بووەکەوە لە ئەساسیشە زۆر بڕوایان بە کێشەی ئێمە نییە نا ئەمریکا ئەوە بڕوای بە کێشەی ئێمە هەیەکو میلەتێ و مافی چارە نووس و ئەمانە نا حکوومەتی فیدراالیش خۆ ئەوەنە لای گرنگە چارە نووس و قوارەی کورد و ئەمانە ڕێی تریان هەیە ڕێیان جیاوازە لەگەڵ ڕێی ئێمە لەبەرەوە گە قورساییت هەبێ بەقەت قورساییەکەت حسابە بۆکرێ حسابێکە بۆکرێت تەرازوی هێز زۆر دژی تۆ نابێ و ئەتوانی بەرژەوەندی خۆ پارێزی بەڵام ئەگەر لاوازبی پێگەز لاواز بێ معلوم بەقەت ئەوەندە حسابە بۆکەن و لە ئەساسیشە خۆیان ڕەنگە دۆستیشە نەبن بە تەواوی لەبەرەوە کەمتر دەزەکەوێ کێشە زیاترە بێ زیاتر ئەتوانن پەراوێزت بخەن ئەگەر کێشە هاتە پێشەوە بەڵێ کەواتە پێ دوای دەبێت ئەولەویات ئێستا بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێم بۆی کە کورد بە دوور بێت لەو مەترسیان دەبێت لە چیەوە دەست پێ بکەین ئەولەویاتەکە لەکوێوە دەست پێ بکرێت وەڵای بەڕێی من ئەولەویاتەکە ئێستا حالیەن هەموو لایەک و هەمووشیان بەشدارن ێستا لەو شەڕەی کە دژی داعشەیە چوە لە کەرکووکیش ممکنە شەڕ دائیمە هەیە و زیاتریش بمکە حەویجەوانش بێنە پێش لەم شەڕەی دژ داعش لە مووسڵ ئەوە مهمە و ئەولەویاتە و تاسیری هەیە بەڵام لە عینی وەختیشە ڕێکەوتنی حیزبەکان کاراکردنەوەی پەرلەمان و دەستگاکانمان ئەمەش ئەولەویەتە یعنی لەبەر ئەولەویەتە ئەم ئەولەویەتە نابێت دوا بخرێ هەردووشی ئەولەویەتە شەڕێکە تووشە بووە ئەبێ شەڕەکە بکەی بە ڕێک و پێکی هەموو بەیەکەوە بەڵام لە عینی وەختە ناوخۆش بەرەی ناوخۆش مهمە چونکە چەند تۆ لە ناوخۆ یەکگرتوو بی و بەرەیەکی یەکگرتووت هەبێ توانات لە هەموو ڕوویەکەوە بۆ دەرەوەش زیاترە بێ لەبەرەوە من ئومێدەوارم لەسەر هەردوو خەتەکە بڕۆین خەتی بەرەنگاربوونی دوژمنانمان لە دەرەوە لەگەڵ خەتی ڕێخستنی ڕیزەکانمان یەکڕیزیمان هاوکاریمان و بە شێوەیەکی وا کە بتوانین بە یەکەوە ڕێکەوین هەر کەسە ئەگەر لەسەر ڕێی خۆی بەردەوام بێ کەوە ساڵێکە جۆمان لێە هەموو عینی قساکەن قەت ڕێ ناکەوی بەڵام ئەگەر بێت و هەندێک کەس نەرمتر بێ ئەو نەرم بێ ئەم نەرم بێ تۆزێ ئەگەنە بەعزێ ڕێکەوتن لە بینیانە و هەر کەسێکیش بەڕێی من نەرم لایەنەکەی کە ڕێکەوێ ئەو میلەت زیاتر تەقدیریشیەکە و حسابیشی بۆکە چووکە کە مەسلەی میلەت دێتە پێشەوە چەند تۆ نەرمبی لە بەعزێ داواکانی خۆت کەمی کەیتەوە میلەتەکە تەقدیرە دەکا و ڕێزیشە زیاتر لێگرێ بەڵێ سوپاس دەکەین کاوی تۆر دوای ناوبڕێکی کورد دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەرەوە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی وەدەگەین دواتر دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر دووبارە سڵاوت لێبێت ئەگەر قسە لەسەرەوە بکەین ئێستا ناکۆکێکی گەورە لە نێوان عێراق و تورکیا لەسەر مەسلەی مووسڵ ئایا لایەنە کوردیەکان دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەم ناکۆکیانەی نێوان تورکیا و عێراق بکەن و لایەنە کوردیەکان ئێستا پێدوای بەشێکن لەم ناکۆکیانە یاخود دەبێت خۆیان بە دوور بگرن لەم ناکۆکی کە نێوان عێراق و تورکیایە؟ نا ئەمە ناکۆچیە کە لە بینی عێراق و تورکیا حکوومەتی عێراق حکوومەتی عێراقیش ئێمە لە پەرلەمان بووین 2 دەورە پێشەوە جەمعی وەتەنی بووین تورکیاش ڕۆژانە قەسفی کردووە لە کوردستان دێهاتی وێران کردووە خەڵقی دەربەدەر کردووە ڕۆژێ حکوومەتی عێراق نەهاتە دەم نە حکوومەت نە پەرلەمان هیچیان نەکرد ئێمە چەند داوامان کرد شکات بکەن لە تورکیا سەروەری عێراقە بەزێنێ ئاسمانەکەی بەزێنێ سنوورەکەی بەزێنێ هیچیان نەکرد لەم ئەخیرا ئەمەی کە ئەکرێ کە زیاد لە حەد باسیەکەن و حسابی بووەکەن تۆ زێشتی تایفی تایە و بەعزێ حساباتیشی تایە کە لا خۆیان حسابی بووەکەن یعنی بینی خۆیان بۆ مساعدەی بینی خۆیان وان یعنی وەکو دەبوو ئەمە پێش 10 ساڵ بیکەن پێش 15 ساڵ بیکەن چونکە هەمیشە هێزی تورکیا هەبووە لە کوردستان بەڵام بەداخەوە ئێستا کە ئەمە کراوە بەڵام ئێستش کە ئەماکرێ من ڕێیم وایە هێزی بێگانە نابێت لە ناو عێراقا بن بێ موافقەی حکوومەتی عێراق نەهی ئێران نەهی تورکیا نەهی هیچ لای ئللا هاوپەیمانانە و بە موافقەت بەعزێ خەبیر وشتیان هەیە و بێ و کێشەیە بە گفتوگۆ ئەگەر هەوڵ بدەن بینی خۆیان چارەسەری بکەن و بەو شێوەیە بێ چونکە ئەگەر گوێ لە تەسیحەکانی ئەردوگان بگری عێراق حسابەکە وەکو بەشێ لە ئیمپەراتۆری عوسمانی خۆی کۆن و خۆشی وەک ئیمپەراتۆر قساکە سوڵتان و شتیوە ئەگەر گوێ لەم بەریش بگری لە خەزعەلی و بەعزێ لەوانەی کە لە بەغان ئەوەش هەمووی بۆنی خوێنی لێدێ لەبەرەوە من بڕێی من نە ئەوە نە ئەوە لەبێ گفتوگۆ بکەن هەوڵ بن چارەسەری بکەن ئەگەر نەیانتوانی چارەسەری بکەن بە هاوپەیمانان دەورێ ببینن لەو بینە بەعتیبارەوان دەوریان هەیە لەوە و تورکیاش بەشێکە لەوان هاوکارە لەگەڵیان ڕێگەیەک بدۆزنەوە ئەویش نەبێ بە کێشەیەکی تر تاسیرێکی نەگەتیڤ بکات لە شەڕەکەی مووسڵ بەڵام بەگشتی تورکیا دەبێ حسابی میلەتی عێراق بکە حسابی میلەتی کورد بکە حسابی حکوومەتی عێراق بکە وەشت فەرز نەکا بە زۆر ئەو شتانە بێ بە تەفاهم چارەسەر بکرێ بەڵێ ئەی سەبارەت بە کورد ینی پێویستە کورد خۆی بە دوور بگرێت لە ململانەیە کە لە نێوان ئەو دوو وڵات هەیە بەڵێ کورد یعنی بە حقیقت ئەوەی کە کراوە هێزی تورکیا هاتووە لە منطقەی بەعشیقا هێزی تورکیا بە داوای سونەکانی سونە عەرەبەکان هاتووە نجێفی و غەیری نجێفی هەموویان داوایان لە تورکیا کردووە کە بێن جەماعەتی ئەوان تەدیب پێ بکەنەوەی پێڵێن حەشدی وەتەنی و ئەوە تا ئێستا 3-4 هزار کەسیان تەدیب پێ کردووە و هەندێک لە زابتەکانی عێراقی هاتوون دیویانن لەگەڵیان بوونەوە چەند ساڵێکە هەیە قسەیان نەکردووە بەڵام تەبعاً کورد لەو بەڵام مەسەلەی هێندی هێزی تورکیشەیە لە منطقەی بامڕنی ئەوان وەختی خۆی هاتووە لە سۆنگای براکورژیەوە هاتووە وەختێک کە براکورژیە بوو بە هیندوو حیزبەکە عێراقیان هێنا ئێرانیان هێنا تورکیان هێنا ئەوە ماوەتەوە لەوێ بە قەنەعەتی من ئەو مۆزوعە دەبێت لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا چارەسەر بکێ و ئەمریکا هەوڵبات چارێکی بۆ بدۆزێتەوە بێگومان کوردیش پێویستە تاییدی ئەوە بکە کەوا هێزی بێگانە لە عێراقا کابێ بە ئاگاداری و بە موافقەی
لایەنی عێراقی بێ. بەڵێ زۆر باش کاکتۆر ئەوەی یەکە ئێستا ئێمە دەیبین لە مەسلەی نێوان هەرێم و بەغداد لە شەڕی مووسڵ هەمانگیەکی باش هەیە لە ڕووی سەربازیەوە ینی پێ دوایە ئەم هەمانگیە دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵیش بەردەوام دەبێت یاخۆ ئێستا مەترسێکی تریشێ ئەوژەیە کە ئێستا لە ناوچە کوردستانەکانی پارێزگەینەوە هێزی جۆرا و جۆر هەیە بۆ نمونە هێزی وەزارەتی پێشمەرگەیە هێزی حیزبەکانی شیرەیە ینی چۆن بکرێ من نەکرێتە مەترسێک یاخۆ ئەزمموی دو ئیدارەی لەو ناوچانە دووبارە نەکرێتەوە. وڵای خۆی دەبێت ئێمە ئەخر ئەوەی پێم وتی من وتم ئەگەر یەک ڕیزی هەبێ ڕێکەون لە بینی خۆیان حیزبە سیاسیەکان ئێنە دوو ئیدارەی ئەبێ و یەکگرتووە بن لەگەڵ بەغا لەگەڵ هەموو لایە ئەوە گرنگە بەڵام لە بینی ئێمە و بەغاش من هەمیشە ڕێیم وا بووە کە کێشەکانمان ئێمە زۆربەی لە بەغایە شوێن بەشێکی لە وڵاتە هێشتا جیا نەبووینەتەوە و هێشتا کیانێکی جیاوازمان نییە و بەڕێی من ئەم وەفدەی لەم دوایە چوون بۆ بەغا بارزانی وەفدەکەی لەگەڵی شتێکی باش بوو بەڵام دەبوو ساڵێ لەمە پێش بکرێ زووتریش چونکە درەنگتر و تاخیربوونی ئەو شتانە باش نییە بەڵام ێسش کە کراوە ڕێگەیەکی کردوتەوە بۆی گفتوگۆی جدی هەبێ ڕێگەی کردو بۆ هاوکای لەگەڵ یەکتر نابێت تەنها لە شەڕی مووسڵە کۆتایی بێ دەبێ ئەوە سەرەتایە بێ بۆی لە پاشا کێشەکانمان چارەسەر بکەین ئێمە کێشەی سەوچلمان هەیە نەوتوغازمان هەیە پێشمەرگەمان هەیە کێشە ئیداریمان هەیە کێشەی سیاسیمان هەیە کێشەی ڕفراندەمان هەیە لە ناوچە دابڕێنراوەکانەمە هەمووی هەیە لەبەرەوە پێویستە ئەمە بەردەوام بێ وەجددی بێ و من هەمیشە وتومە و ڕئیشم ئەوە بۆ ئێستاش ئێڵێمەوە کە ئەبێ کۆمیسیۆنێکی تایبەتی دروست بکرێ لە کوردستان هەموو لایەنەکانی تیابن خەڵقی کارشناسی تیابێ خەبیری تیابێ پرۆفێشناڵ و خەڵقی کە شارەزابن بۆ ئەوەی خەریکی گفتوگۆ بێ لەگەڵ بەغا کۆمیسیۆنی تایبەتی گفتوگۆ لەگەڵ بەغا چۆن ئەڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردن یا کۆمیسیۆنی مافی مرۆڤ ئەوە بە بەردەوامی خەریک بێ و ئەوە چونکە ئەگەر ئەوە هەبێ بە بەردەوامی بە دووادار چوون هەبێ و وردە وردەی کێشەکان بەرەو پێشەوە ئەڕۆن و ئەزانی چارەسەرەکەیان ناکرێ بەڵام ئەگەر ئەوە نەبێ ئێستا وەفدێ بچێ پاش ماوەیە وەفدێک تر بچێ پچەر پچەوە بێ ئەو پچەر پچڕە کێشەکان بە تەواوی چارەسەر ناکە و ئەگەر چارەسەریش نەکرا بزەبت نازانی کێشەکان چییە لەبەرەوە ئەبێ کۆمیسیۆنێ هەبێ ئەرشیفی هەبێ ئۆفیسی هەبێ فایلی هەبێ بە دووادارچوونی هەبێ وەک دائیرەیەک خەریکی ئەو ئیشە بێ و هێزە سیاسیەکانیش هاوکاری بن و پشتی بگرن و یەکگرتوو بێ ئەمە گرنگە زۆر ئەگەر بکرێ من چەند ساڵە داوایەکەم هەر داواکەیت و وابزانام نایکەن یان نەکراوە تا ئێستا 2010 2012 کۆبوونەوە لە پەرلەمان هەموو حیزبەکان وتیان ئەیکەین نەکرا لە پاشە ئەگەر ئەوە نەبێ بەڕێی من بە پچڕ پچڕی ناتوانین بە وردی کێشەکانمان چارەسەر بکەین و ممکنە کێشەشمان ئاڵۆستر بەڵێ بەڵێ کاکتۆریە بەڵێ کاکتۆر ئەگەر بچین سەر بابەتێکی تر مەسەلەوەی کە پێشتر پرسیارمان لێک سەبارەت بە مەسەلەی هەماهەنگی سەربازی وەبوونی هێزی جیاواز لە ناوچە کوردستانیەکانی پارێزگەینێنەوە بۆ نمونە هێزی وەزارەتی پێشمەرگەی هێزی لایەنەکانی تریشی هەیە ئایا ئەم فرەهێزیە لە ئایندەدا کاریگەری خراپی نابێت لەسەر ناوچە کوردستانیەکان وەمەترسی نییە بۆ سەر ئەو ناوچانە؟ نازانم بەوابزانام هێزەکانی باشوور هێزەکانی خۆمان هەموو یەکن لەگەڵ وزارەت و لەگەڵ سەرکردایەتی ئەوانن کێشەم نەبیستووە کە هەبێ بەڵام ئەگەر مەبەست هێزی ترە کە لە دەرەوەی باشوورن یعنی بڵین پەکەکەیە یا بەگەیە ئەوانەی لە ڕۆژاوە هاتوون یا لە کوردستانی باکوورەوە هاتوون ئەو مۆزوعی ترە بەڕێی من ئەوە شتێک سیاسیە ئەگەر ڕێکەوتنی سیاسی هەبێ لە بینی ئەو لایەنانە و لە بینی لایەنەکانی باشوور کە لەوێ بن و لەکوێ بن و ڕۆڵیان چی بێ ئەو باشە ئەگەر نەبێ ئەوە کێشە دروستەکە لەبەرەوە من خەنەعەتم وایە ئەبێ بە تەفاهم وە گفتوگۆ بێەوە ئەگەر کێشە هەیە چارەی بکەن و ئەگەر باشوور پێویستی پێ بێ داوایان لێ بکە بێن ڕۆڵ ببینن
ئەگەر پێویستی پێی نەبێ ئەتوان ڕۆڵ نەبینن لەبەرەوە ئەبێ ئەوەش گفتوگۆی لەسەر بکرێت چونکە تونند و تیژی لەو ڕووەوە بەڵێ بەڵێ کاکتۆر بەڵێ کاکتۆریان ئەگەر بچین سەر مەسلەی ئەوەی کە ئێستا زۆر باس لە مەسلەی ئایندی عێراق دەکرێت و مەسلەی عێراقی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ بە بۆچوونی بەڕێستان عێراقی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ عێراقێکی جیاوازترە لە پێش ئەوەی کە پێشەوەی کە مووسڵ داگیر بکرێت هەم بۆ لایەنە عێراقیەکان هەم بۆ کوردیش عێراقێکی جیاوازترە یاخود نەخشەکارەوە خۆی دەمێنێتەوە. بەڵێ کاکتۆریان داعش ئەو جێنۆسایدی لەگەڵ یەزیدی کردووە، جێنۆسایدی لەگەڵ لایەنەکانی کە کردووە، کێشەی دروست کردووە، ئەو هەموو ناوکۆچی و شەڕ و کوشتن و ناوبردن پاشی کە تەواو بێ و نامێنێ داعش بڕواناکەم وەزعەکەوە خۆی بێ هەموو یەکێ، بەڵام گرنگ ئەوەیە تەفاهم هەبێ، تەفاهمەکە لە بینی کورد و حکوومەتی ناوەندی لەگەڵ سونە عەرەبەکان لەگەڵ کەمایەتیەکان ئەو کەسان کێ لەوێژی بە یەکەوە هاوکار بن هەم وەکو لە ئاستی بەغا بینی خۆیان لە پەرلەمان و لە حکوومەتی فدرال و هەم لە ئاستی پارێزگای نێنەواش پارێزگای نێنەواشە بێ ئیدارەی هەبێ بزانێت چۆنە بێ مەسەن ئێستا بەعزێ ناوچە هەیە لە پارێزگای نێنەوە چونکە جێنۆسایدیان لەسەر کراوە ناتوانێت وەکو کۆن بچێتەوە سەر حسابی خۆی دەیەوێت پاراست بپارێزێ دەوێت زمانی هەبێ دەوێت حتا داوای زمانی نێونەتەویشەکەن لەبەرەوە بڕواناکەم وە خۆی بمێنێتەوە دەبێت حکوومەتی عێراق حسابی ئەو شتانە بکە و بە گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان و بە ڕەزامەندی هەموو لایەنەکان ئەو کێشانە چارەسەر بکە. بەڵێ زۆر باشە کاکتۆرە گەربنی سەر مەسەلەی ئەوەی ئایا هێزی یاوپەیمانان لە ئەمریکا و هاوپەیمانەکانی جدین لە مەسەلەی لە ناوبردنی داعش هەم لە عێراق و هەم لە سووریا یاخود لە ناوبردنەکە دوانەکەوتووە بە بڕای بەڕێزت؟ وڵای لە ناوبردن معلومە دواکەوتووە بەڕێی من داعش لە بەعزێ شوێنی سەرەکی هەیە مەسەلە هەر لە ناو ئەوە نییە بڵێ لە مانتیقەی شەیە بوونیان هەیە بوونیان لە دنیا هەیە بزوتنەوەیەکەن یعنی بزوتنەوەیکی تێرۆیستی فراوانی عالەمین طبعاً بەڕێی من هاوپەیمانان هەوڵیان داوە ئیشیان کردووە بەڵام دەیانتوانی جدیتر بن هەوڵ زیاتر بدەن پەلە زیاتر بکەن و زیاتر یارمەتی ئەم ناوچانە بدەن بۆی داعش لە ناو بمەن بەڕێی من کەم تەرخەمی هەیە لەو ڕۆوە دەبوو زیاتر حساب بکەن لەو ناحیەوە و زیاتر دەور ببینن بۆ لە ناوبردنی داعش و دوورخستنەوەیان و نەهێشتنیان بە شێوەیەکی بنەڕەتی. بەڵێ هۆکاری چیە ئەگەر لە ماوەی ڕابردووە زۆر جددی نەبوونە لە مەسەلەی ناوبردن و لاوازکردنی داعش لە عێراقدا؟ وڵی هۆکارەکەی چییە؟ ئەوانە خۆ دەزانای ئەو وڵاتانە ئەم کێشەیە دوورێ لەوان جاری وا هەیە شعوریان نەکردووە کەم کێشەیە مەترسیەکی ڕاستەوخۆ لەسەر خۆیان هەبێ دوورە لەوان حسابیان بۆ کردووە دەوریان دیوە بەڵام کە پاشەوەی کە خۆشیان تووشی هەندێک ئەو ڕوودا و ئەو تاوانانە بوون لاەن ئەم جەماعەتەوە تاسی زیاتر هەبووە لە فەرەنسا لە بەلجیکا لە ئەڵمانیا لە ئەمریکا لە زۆر شوێنیکە مەترسی ئەوە زیاتر بوو ئەوانی زیاتر هاتوونەتە پێش لەبەرەوە ممکن لە سەرەتاوە حسابیان کردووە کێشەیە کە دوورە و ئەتوان کۆمەک بکەن بەڵام شەر نییە کۆمەکی زۆر بەڵام ئێستا زیاتر هەستیان کردووە کە کۆمەکە بێ زیاتر بێ داعش لەو ناوچانە لە ناو ببرێ کۆتایی پێبێ خەریکن وردە وردە بەرەو زیاتر ئەڕۆن بەرەو ڕۆڵێکی زیاتر بەڵام دیسانیش ئەتوانن زیاتر ڕۆڵ ببینن و دەوری زیاتر بیرچکە ئەوەیان لەبیر نەچێ ئەگەر داعش بمێنێ و بنکەی بمێنێ هەمیشە مەترسی هەیە بۆ ئەم ناوچانە بۆ خۆشیان مەترسی هەرە بێت تەبعاً چونکە خەڵقان هەیە لە وڵاتانی جیهان. بەڵێ زۆر باش کاک تۆ سەبارەت بە مەسەلەی پێدوایە دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ
هاوکاری وڵاتان بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سەربازیەوە بەردەوامی دەبێت یاخود پشت دەکەن هێزی پێشمەرگەی کوردستان؟ وڵی تاعاان ئێستا ئەو هاوکاریانی کە ئەکرێ هەمووی بە ناوی شەڕی داعشە خۆتان نەزانن و ئەو شەڕی کە تووشی پێشمەرگەش بووە شەڕەکەی داعشە پێشمەرگە شەڕی تری نییە کە بیکە ئێستا لەم وەختە لەبەرەوە بێگومان ئەو هەموو احتیمامی کە ئەدەن چ بە هێزی عێراقی چ بە هێزی پێشمەرگە چ بە هێزەکانی سووریە هێزی تر معلوم ئەساسەکەی شەڕی داعشە بە تەواوی بەڵام ئەگەر داعش نەمێنێ لەو ناوچانە معلوم کۆمەک و شت کەمترە بێ بێگومان یانی ممکنە دیسان کۆمەکەر هەبێ بەڵام بەو ئەندازەیە کە ئێستا هەیە نابێت و هێزەکانیش پێویستیان بەوە نییە بەو ئەندازەیە ئەو کۆمەکانیان پێ بکرێ. بەڵێ دوا پرسیارم کاوی تۆ لە سەبارەت بە مەسلەی سربەخۆی و ڕیفراندۆم پێ دوایە دوای ئەم مەسلەی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و مەسلەی ڕیفراندۆم و چارنووس یێرێم لە چوارچەوەی عێراق بەرەو کوێ دەڕوات؟ وڵای مەسلەی ڕفراندەمۆش هەمی گەڕێنەوە سەر خاڵی یەکەم یەک ڕێزی ئەگەر هەموو بەیەکەوە بن توان ڕفراندەمی خۆیان بکەن تەمانە بێت تەفاهم لەگەڵ حکوومەتی عێراقیش بکەن چونکە ڕفراندەمەکەی تۆکاییکەی نیوەی لە ناوچەی خۆتە کە هەرێمە نیوەی تری لە ناوچەی سەوچلە بێ حکوومەتی عێراقیش ئاگدار بێ و ڕێکەوی لەگەڵی جێبەجێکردنی مادەی سەوچلە ئەوە نقطەیە. نقطەی دووەم طبیعی بێگومان ئەگەر ئەوە کرا ڕفراندەم هەنگاوی تر دەتوانی بنی بۆ پێشەوە پاش فێدراڵی بچی بەرە و سربەخۆیی یا بەرە و کیانی خۆت ئەمە گرنگە بەڵام یەکشت مهمە لێرە ئەبێ هەوڵ بدەین کە ڕفراندەم کرا هەموو بەیەکەوە بیکەین و هەموو ناوچەکان بەیەکەوە بن و داوار لە UN بکەین لە ئەومەی متحیدە کەوا چاودێری خۆی بنێرێ بۆ ڕفراندەمەکە بۆ ئەوەی ڕفراندەمەکە شێوەیەکی نێونەتەوەی وەرگری حسابێکی ڕسمی وەرگریە بچێتە ناو فایلەکانی UN-ەوە بتوانی سوودی لێوەرگری وەکو کارتێ وەکو وەرەقەیەکی گرنگ بۆ ئەوەی لە دوا ڕۆژە فکر لە داوای مافی چارەنووسی خۆ بکەی وەکو میلەتێک. بەڵێ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارەرم تا بەرنامەیەکی دەرخواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی مۆبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.